بیستی بەڕێزی کەناڵی پەیام سڵاوی خۆی گەورەتان لێبێت. خوشحاڵم لە ڕێپۆرتاژێکدا دێمە خزمەتی ئەوەی بەڕێز بۆ باسکردنی بابەتێک پەیوەست بە ژیانی ئێستا و ئایندەی تاک بەتاکی ئەم هەرێمە. بەڕێزان لەم بابەتەدا باس لە هۆکارەکانی وشکبوونی ڕووباری سیروان دەکەین و باس لەو هۆکارانە دەکەین کە بۆتە هۆی وشکبوونی ئەم ڕووبارە و کەمبوونەوەی ئاوی ئەم ڕووبارە بۆ نزیکەی لە سەدا هەفتە. و هەروەها باسی کاریگەریان نەرێنیەکانی وشکبوونی ڕووباری سیروان دەکەین لەسەر ژینگەی گەرمیان و هەروە سێکتەری کشتوکاڵ لە ناوچەکە و هەروەها باس لە لێکەوتە خراپەکانی وشکبوونی ئەم ڕووبارە دەکەین لەسەر هەرێمی کوردستان بەگشتی و هەروەها باسی دەرئەنجامەکان و ئەو ڕێکارانە دەکەین کە دەبێت حکوومەتی هەرێم و هەروەها حکوومەتی ناوەن بیگرێتە بەر بۆ ڕزگارکردنی ڕووباری سیروان و ژینگەی گەرمیان و ژینگەی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە بێئاوی و کەم ئاوی لە ساڵانی داهاتوودا. لەگەڵمان بن. خۆی لە ڕاستیدا وشکبوونی ڕووباری سیروان بۆ دوو هۆکاری سەرەکیە گەڕێتەوە کە یەکەمیان ئەو پرۆژانەی کە وڵاتی ئێران لەسەر ڕووباری سیروان دروستی کردووە و هەوڵەدات ئەو ئاوە بۆ ناوخۆی وڵاتی خۆی بگوازێتەوە بە گۆڕینی ڕێڕەوە ئاوەکە و پرۆژەی گەورەی لەسەر ڕووباری سیروان دروست کردووە کە پێکاتووە لە 15 بەندا و 13 لەو بەنداوانە بە پرۆژەی ئاوی گەرمەسێر ناسراوە کە توانای گلدانەوەی نزیکەی 1.5 ملیار مەتر سێجای هەیە ئەو بەنداوانە هەروەها ئەو ئاوەی کە سەرڕێژەکە لە بەنداوەکانەوە ناهێڵن بە شێوەیەکی ڕاستەخۆ بێتە ناو خاکی هەرێمی کوردستانەوە تونێڵێکیان دروست کردووە ئەو تونێڵە و ئاوا گوازێتەوە بۆ ناوچەکانی ئەحواز و ئیلام بۆ بوژانەوەی کشتوکاڵی و ساڵانە نزیکەی 1.5 ملیار مەتر سێجا ئاو لە ڕووباری سیروان و ئەگوازنەوە بۆ ناوچەی ئیلام. کاگەر سەلام جەنابەت وەکو جوتیارێکی گوندی بەرلوود لە قەزای کەلار تا چەند پشتان بە ڕووباری سیروان بەستووە ساڵانە بۆ کشتوکاڵکردن و بۆ ئاودێریکردنی بەروبوومە کشتوکاڵەکانتان لەم سنوورە؟ بەڵێ ساڵانە ئەم گوندەی ئێمە نزیکەی 70-80 فەلاحیتیا و سیروان باش و بارانە ساڵەکە باش و خۆتان نەزانن ئەمساڵ وشکە ساڵێکی زۆر ڕووی لە ناوچەی هەرێمی کوردستان گردووە بە تایبەتی ناوچەی گەرمیان. لەم بێبارانی وشکە ساڵەتدا دائما جوتیار زەرمەندە بوو و خاوەن ئاژەڵ زەرمەندە بێ. ئێمە ئەمساڵ زۆر نزیکەی لامایە باسم کرد 70-80 فەلاحە ئیسە لەوێ ئەمساڵ 10 فەلاحمان زەرعات کە ئەو 10 فەلاحیشە بە بیر و بە ناعور بە گاز و بانزینە خۆ دەبینە ئاسەیکە ئەمانەش پارێکی زۆری تێچێ لەم چەماکە ئێمە بتوانین بەرهەمەکانمان بە زەبر پارەی ئەیکێنە بەرهەم ئەیگێنە بەرهەم. کارگەکانی چەولێم لە ماوەی ڕەنگە 40 بۆ 50 ساڵی ڕابردووە ئیشەکەن لەسەر ڕووباری سیروان بەڵام لە سەرەتاوە بەم شێوەیە زۆر نەبوون. ئێستا ئەم کارگانە کە بەبێ هەروەها بە هاویانە و بەبێ لێکۆڵینەوەی زانستی و ژینگەی مۆڵەتیان دراوەتێ و هاتوون لە دەسەر ڕووباری سیروان کاریگەری فراوانیان هەبووە لەوەی کە ڕێڕەوی ئاوی ڕووباری سیروانیان گۆڕیوە و سەطحی چاڵبوونی ڕووبارەکەیان زیاتر کردووە و ئەو مەوادانەی کە لەناو ئاوی ڕووباری سیروانایە وەکو مەوادی سام و هەنێ مەوادی تر هەیە بە بەردەوامی کارگەکانی چەولم بەکارکردنیان لەناو سەرچاوی ڕووبارەکە هەڵێسێنەوە ئەوش کە ئاوی خواردنەوەی ماڵانە ئەچێتە ناو ئاوی خواردنەوەی ماڵانە و ڕەنگە مشکلیان بە دروستکە ئەگەر هینێکی باشی نەبێەوە کارگەکانی چەولم کاریگەریان لەسەر ژینگە و سەوزایی ڕووبارەکە شەبوو کە بەداخەوە نەسەوزاییان هێشتوێتەوە نەژینگیان هێشتوێتەوە و ئەمە شواکە مەسەلەن بە بەردەوامی پلەی گەرمی لە سنووری کەلارە بینی بەرزە بێتەوە چونکە ئێمە سەوزاییمانیە و پشتێنی سەوزاییشمان نییە نە حکومەت پلانێکی هەبووە بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی نە بۆ پاراستنی ئاو نە کارگەکانی چەولم ژیاسایە یا ڕێسایەکیان بەسەرا جێبەجێ کراوە بۆی بتوانن بە شێوەیەکی ڕێکوپێک و بە شێوەیەکی ینی هاویانە کار نەکەن بە شێوەی زانستیانە و ئەکادیمیانە ئیش بکەن شتێکی گونجاو بێ لەسەر ڕووباری سیروان. وەڵا خۆی قوربان بێبارانی ئەمساڵ ئەوە باران هەر نەوی خەلەی دەیمیش هەر نەوی دوای خەزەی بێبارانی لە گرجێ هەر عیندەری خست و هەر ئاشکرابی بەس خەزەی تر خەلە و هینوە خەلێ ئاوی باش بی تر باش بی و باش نەوی و جا خۆی لە سیروانەوە تەمان ئاواکە وشتی کردا لە سیروانەوە تەمان خەڵک لێ دەرات هەیە ساڵ ئاو کەم بی لە گرجێ خەڵک هاوارەکە و خەلەودانشتر بی و نەبی بێ ئیمساڵ وانەیە وەک جاران ساڵ بێ و هات بێ و ئاجا وەک پارەکە وەڵاگە وەک پارەکە بیایە خەلەی دەی ماشەڵڵا هەر زۆر باش بەس ئیمساڵی تر خەڵکە ئاوا و بۆنەی هینەوە بۆنێ ئاو ئەمانەوە خەلەی توانەوێت خەلەی دەیم هەر نەما فەوتیا قوربان
ساڵانی پێشوو ئەو بەربوومبووانەی کە جوتیاران کاریان لێ کرد چۆن بوو بەربوومەکانی لە چی پێکاتە بوو با بڵین ئەو زەویانی کە کاریان تیا کرد بەربوومێکی باشیە بە جوتیاران وەڵا باشی تر خەڵک جوۆیە کرد و گەنیمە کرد و مەرزەی شت بعضێ کەس ئەیکاو بعضێ کەس نایکاو ئەبەس ئەوەی زەوی بێمە بۆ خۆی مەرزەی شەکا و بەس ئێمە زەویمان نییە وەکو ئێمە وەڵام من زەوی خڕگەکەمە بامێمان وەسە بەڕای دارێکا ڕۆم یاوە ئەوسە بەڕای دارێکا ڕۆم هەرە وەڵا برای تر باش داواکاریتان چییە لە حکوومەتی هەرێم پێویستە چی بۆ جوتیاران کە بە تایبەت بۆ ئەم سنوورە کە با بڵێن زیاتر نیشانەکانی وشکە ساڵی پێوە دیارە وەڵا لە حکوومەتی هەرێمە ئەگەمومان بکە وەنا نایشیکە نایکە kwa خەڵگەونە قساگە فایدەی نییە هەر بایوە وەڵا داواکاریمان ئەوەی سە من زەویم نییە زەویم پێ بدەن وەکو چەند کەسەیە لێرە عەرزی نییە برا دوایی تر وەک هین دعام ئەی خەڵکە بکە دعام فەقیر بکە وە گشت بابەتە ئێکوای کرد غێر ڕاستی قسە بکەوە نییە خۆ بەرامە قسەی هین نییە شاراوە نییە وەڵایەتەیەکەوە من برا زەوی با پارتێ زەویم پێ بدەن هەزار وەک منێ لە ئاوایە با پارتێ زەوی پێ بدەن لای حکوومەت گران نییە لای حکوومەت ئاسانیشە برا دیارە ئەمساڵ بەهۆی ئەوەی کە وشکە ساڵی بەشێکی زۆری لە هەرێمی کوردستان گردەوە ناوچەی گەرمیانش کە ناوچەیەکی گەرمە و کەشوهەوایەکی گەرمی هەیە زیاتر پێویستی بە ئاو هەیە لە وەرزی بەهار و زستانە ناوچەکە ناوچەیەکی بیابانە ئەگەر بارانی نەبێ ئەمساڵ گردنەوەی ڕێڕۆی ئاوی ڕووباری سیروان لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە هەروەها نەبوونی بەنداوێک وای کردووە کە گرفت و کێشەکانی جوتیاران زۆر بێت ئێمە ساڵانی ڕابردوو چەندین جۆر بەروبوومی کشت و کاڵمانە کرد لۆبێ بەهارەمانە کرد لەم کاتە کە ئێستا وەرزی هاوینە ئێستا کاتی چاندنی مەرەزەیە بەڵام بەهۆی نەبوونی ئاوە ئەمساڵ نەمانتوانیە مەرەزە بکەین ئەم عەرزە تۆ ئەیبینی ساڵی ڕابردوو ئەم کاتە مەرەزە بوو ئەمساڵ نەمانتوانێ مەرەزەی لێ بکەین بەهۆی ئەوەی ڕووباری سیروان زۆر کەمی کردووە ئەوەی شوای کردووە ئەم ناوچەیە کە گوندی شێخلەنگەرە کەمترین کشت و کاڵ لەم ناوچەیە بکرێ لە 120 ئەمساڵ خەڵ کشت و کاڵی کردووە بە حکمی ئەوەی ئاوی ڕووباری سیروان زۆر کەمی کردووە ئەم جۆگانە کە خۆتان ئێستا ئەیبینن ساڵانی ڕابردوو جمەیە هات لە ئاوە ئێستاکە زۆر کەمی کردووە یعنی ئەبێ ئەو کەسانەیشی کە ئاوی کشت و کاڵەدەن بەسرا ئەمڕۆ سرەی ئەمە بێ بەیانی سرەیەکێتر بێ دوو بەیانی سرەیەکێتر بێ سێ بەیانی سرەیەکێتر بێ ئاوە هەر ڕۆژی جوتیارێکە توانێ ئاو بدا ینی بەردەوام ناتوانانی گشتی هەمووی وەکو ئاو بدا بەڵام ساڵی ڕابردوو ئەم کاتانە ئاوی سیروان ئەمەنە زۆر و هەروەها ناوچەکە کشت و کاڵێکی زۆر کرا و ئەتوانم بڵێم ئەم ساڵ نزیکەی 300-400 فەلاح لەم سنوورە پاشەکشیان کرا بەهۆی کەمایەوە ئەم بەنداوانی کە دروست کراوە ئایا کە بێتە هۆی وشکبوونی ڕووباری سیروان بەگشتی لە هەرێمی کوردستان یاخود دەتوانین بڵین ئەم کەمبوونەوەی ئاوە ئەکرێ بە باران بارین لە ساڵانی داهاتووە قەرەبوو بکرێتەوە یاگەر بێت و ئەو بەنداوانە بە تەواوەتی ئاوەکان بگرێتەوە هیچ ئاوێک نەڕژێت هەرێمی کوردستانەوە ڕووباری سیروان وشکەکات وەڵا خۆی لە ڕاستیدا ئەوان ئەو پرۆژەیانە بە شێوەیەک دروست کردووە کە تەنانەت ڕێگری لە ئاوی لافاوەکەن بێتە ناو هەرێمی کوردستانەوە لە ڕێگەی تونێڵی نەوسودەوە ئەمە یەکێکە لە کێشەکان کێشەیەکی ترەوە تانیە سەرچاوی ڕووباری سیروان 70% لە ئێرانەوە سەرچاوە ئەگرێت ئەمە کێشەیەکی زۆر گەورەی بۆ ئێمە تەنها 30% ئەمێنێتەوە کە لە ناوخۆی وڵاتەوە دابی نەکرێت کە زیاتر ئێمە پشت بە بارانە بەسین بەداخەوە ئەم ساڵیش لەبەر وشکە ساڵی بوو هیچ ڕێژەیەکی بارانبارین نەهاتە ناو ڕووباری سیروانەوە وەکو سەرچاوی ئاوی بەداخەوە بۆیە ئەمە کێشەکانی زیاتر کردەوە بۆیە ئێران بە تەواوەتی ئەو 70% گردوتەوە ئێمە لە دەستمان داوە مەگەر بە حاڵەتی دیبلۆماسی بتوانین چارەسەری بکەین و ڕەنگە لەگەڵ ئێرانشا نەگەینە اتفاق بەو شێوەیە بۆیە لە ساڵانی داهاتووە کێشەکان زیاترە بێتەوە بەهۆی ئەوەی کە 70% لە ڕووباری سیروانمان لە دەسەچێت باشە مامۆستا وڵاتی ئێران وەک ئەو جەنابتان فەرمووتان ئەو بەنداوانی دروست کردووە بەپی یاسانی و دەوڵەتیەکان ئەکرێت هەر وڵاتێک بە ویستی خۆی بەپی ویستی خۆی ماماڵە بە سەرچاوە ئاویەکان و ڕووبارەکان و دەریاچەکانەوە بکات
خۆی لە ڕاستیدا بەپێی ئەو اتفاقیاتانەی لەسەر سەرچاوەکانی ئاوکراوە بە تایبەتی سەرچاو ئاوە نێودەوڵەتیەکان مافی هەموو وڵاتێکە کە سوودی لێ ببینێت بەڵام بە شێوەیەکی یەکسان بۆ نمونە گرنگترین ئەو اتفاقیانە کە ئێمە توانین پشتی پێ بدەسین اتفاقی هەڵسەنگیە کە لە ساڵی 1976 ئیمزا کراوە کەوا ئەکات هەر وڵاتێک بۆ نمونە درێژی ڕووبارەکە چنێک لەناو ئەو وڵاتەیە پێویستە ئێمە ئەوەنە سوود لەو ڕووبارە ببینین یعنی بۆ نمونە 70% لە ڕووباری سیروان لە سەرچاوی لە ئاوی ڕووباری سیروان سەرچاوی لە ئێرانەوە تێت بەڵام 60% درێژی ڕووباری سیروان ئەکەوێتە ناو وڵاتی ئێمەوە بۆیە ئێمە پێویستە لە ڕووی یاسایەوە 70% سوود ببینێت عفو 60% سوود ببینێت لە ڕووباری سیروان بەڵام بەداخەوە ئێران لەبەرەوەی حکوومەتی عێراق حکوومەتێکی لاوازە تا ئێساگە حکوومەتی عێراق نەیتوانێت بە شێوەی دیبلۆماسی زەختێکی زۆر گەورە لەسەر ئێران بکە و ئێرانیش وای کردووە کە ئەم وەزع استقلال بکە بۆ خۆی و زۆربەی بەنداوەکانی تەواو کردووە و کێشەکان زیاتر بوونەتەوە و ئێران تا ڕادەیەک ئیمزای لەسەر ئەو اتفاقیان نەکردووە کە تایبەتە بە سەرچاو ئاوی نێودەوڵەتیەکان بەڵام عێراق ئەگەر بیەوێت سکاڵای یاسایی لەسەر ئەو بە تایبەتی لەسەر ئێران دروستکە ئەتوانێت لە ڕووی نێودەوڵەتیەوە شتێک بکات بەڵام عێراق ناوێت ئەو سکاڵایە دروست بکات ئەو بەرهەمە کوشتکۆڵیانە چین کە با بڵێن لەلایەن جوتیارانی گەرمیانەوە ئەکرا بکە پشتی بە ڕووباری سیروانە بەس واتە ئەگەر لە ئەگەری کەمبوونەوەی ئاوی ئەو ڕووبارە چیتر ڕەنگە نەتوان ئەو بەرهەمانە لە سنووری گەرمیانە بچێنێت وەکو برنج کە ئاوی زۆرەوێت وەکو ئەو بەرهەمەکانی بەرهەمە کوشتکۆڵیەکانی تر بەڵێ ئێمە ساڵان لێرە چەڵتوکمانە کرد برنجی کوردی کونجیمانە کرد فستقمانە کرد تەماتۆ بامێمانە کرد بامێ و کاڵک و شووتیمانە کرد بەڵام سەر چۆنە بێک بامێ و کاڵک و شووتی و لۆبیەکە خۆمان گاز و مۆلیدە و بەنزی نەیکەین بەڵام مەرەزەکە ناتوانین بیکەین کونجەکە ناتوانین بکەین فستقەکە ناتوانین بیکەین لەبەرەوە ئاو نەماوە کە وشکە ساڵی و ئاوش نەما جوتینیش کشت و کاڵش هیچ هاوکارێکی فەلاح ناکە لەیرانە ئەگەری کەمبوونەوەی زیاتری ئاوی ڕووباری سیروان جوتیاران دۆخیان چۆنە بێت یا هیچ ڕێگە چارێکیان لە بەردەمایە بۆ ئەوی کە هەم زەوێ کشتتوکەڵەکانیان نەفەوتێت هەم بەری ڕنج و ماندووبوونی خۆیان لە ساڵێکدا نەفەوتێت وڵا خۆی جوتیارێکی موچەیەکی لێ ناچار هەرچۆنە بێ هەر بیکە بەڵام ئەگەر بێت و حکومەت هاوکارێکی هەر باشترن هەرچۆنێ پارەی گازی بۆ دابین کە یاخود پارەی جوتی بۆ دابین کە پارەی بانزنی بداتی یاخود کودی بداتێ تۆی بداتی هەر باشترە وڵی هیچ هیمەیەکی نەوە تازەم ساڵ فەلا هیچ مەگە بە ساڵێکی تر ئەمساڵ ئەو بەرهەمانە چی بوو لە وەک با بڵێن لە سەرەتاوە ئاشکرا بوو کە ئەمساڵ وشکە ساڵێک گەرمیان نەگرێتەوە بە گشتی شەرێمی کوردستان چۆن خۆیان ئامادەکردو بوو ئەو ئەمساڵی وشکە ساڵی جوتیاران ئەوەی ئیمکاناتی بوو جوتیار هەڵسیان ناعوری کەند بە سوەندە و بە قەترە گەنمەکەی ئاودا لە 130 گەنم باش بوو ئەوش ئەوانەی کە باش بوو بە زەبر ئاو کریا بە زەبر بانزین و وەکو باسم کرد بە زەبر بانزین و گاز و کیمیایی کریاتوانم بڵێم کیلۆیە گەرم لە بان جوتیاری چه 10,000 دینار ئەیسە بڕوا ناکەم 750 500 لە جوتیاری وەرگن جوتیار دایمە هەر زەرمەند بووە بۆچی تا ئێستا نتوانێت ئەم کارگانە دوو بخێتەوە لەگەڵ ئەوەی کە ئەو هەموو زیانە زۆری هەیە بۆ سەر ڕووبارەکە بەڵێ شتێکی ئێمە بە دوواداچوونمان بکرا حکومەتەڵێ ئەم کارگانە بە پێی یاسا مۆڵەتیان پێدراوە و لە ساڵی لە نەوەتەکانیشەوە تا ئێستا بە بەردەوامی مۆڵەت دەدرێت بەڵام سەردەمی خۆیمان بیریان چوە کاتێ مۆڵەت درراوە لە سەردەمی حکومەتی پێشووە و لە دواتریش مۆڵەتەکە دراوە بۆ کارکردنی شۆفڵ نەک بۆ کارکردنی حەفاری 15 متری ئەو کاتە شۆفڵیشی کرۆ تەنها توانێتی مترێ لە سەطحی سیروان هەڵگرێت و دوایی بەلافایە پڕوەتەوە بەڵام ئێستا ئێمە کارگەمان هەیە حەفارەیە هەیە 15 متریە هۆپەر و هەزازوینەکان هەمووی لەسەر ڕۆخی ڕووباری سیروانە بە هەوەسی خۆیان ڕووبارەکە چاڵەکەن ئەمە مشکلە ئەوەتانی حکوومەت تا ئێستا ینی ئەوەی من بزانم تاکە غەسالەیە گوازراوەتەوە لە شوێنی خۆی لابراوە تا ئێستا خەریکن باجی ئەو غەسالەیە ئەدەن و خەریکن قەرەبەکەی بۆ ئەبژێرن لە کاتێکا بەپێی یاسا ئەڵێ هەر کاتێ کارگەکان کاریگەریان لەسەر بەرژەوەندی گشتی هەبوو توانی شوێنەکەیان بگوازیتەوە نازانم بۆچی ئەم یاسایانە هەیە یاسای ڕێکوپێکەیە بەڵام مشکلەوەتانی جێبەجێکردنەکەی مشکلەیە هاتیە و ئەبێ یاساکان بە ڕێکوپێکی جێبەجێ بکرێن ئەبێ هیچ کارگێ لەسەر ڕووباری سیروان نمێنێتەوە چونکە دەستکاریکردنی ڕۆخی ڕووباری سیروان و دەستکاریکردنی ئاراستەکەی واتە دەستکاریکردنی سەرۆتێکی نیشتیمانی و بە خەتەرخستنی ژیانی کۆمەڵانی خەڵک بە تایبەتی ئەوانەی کە لە خواربەنداوی دەربەنی خانە ژیان بەسەرەبن بە دوورخستنەوەی ئەم کارگانە لەسەر ڕووباری سیروان ئەو زیانانەی کە ئەو کارگانە بە ژینگەی ڕووباری سیروانیان گەیانەوە بە ڕێڕەوی ڕووبارەکەیان گەیانەوە دەکرێت قەرەبوو بکرێتەوە یاخود دەبێت فەرمانگە پەیوەندیدارەکان وەکو ژینگەی گەرمیان و هەروەکو قایم قامەت وەکو ئیداری گەرمیان کار بکەن بۆ بوژانەوەی ژینگەی ئەم ڕووبارە
سیروان ئەگەر وازی لێ بێنی ساڵانە سیفەتی خۆشییانەوەی هەیە ئێمە لە ماوەی 2 ساڵی کەمپینی لابرنی غەسالەکانە تحقیقێکمان کردبوو لەو شوێنانەی کە غەسالەی تیا لابراوە یان نانێشتوە غەسالەتی ئیشی تیا بکە و لەو شوێنانەی کە غەسالە ئیشی تیاکە ئێمە شوێنمان هەیە لە ماوەی 3 ساڵی ڕابردووە کە غەسالە داخراوە یا لابراوە لەو شوێنیانیان نێشتوە ئیش بکە زۆنەکەیان بۆ گۆڕێەوە ئێستا سەوزایەکەی بە تەواوەتی سەوز بۆتەوە بە هەرێز و بە شوێنێکی ژینگەی بەر بەڵام شوێنیشمان هەیە کە خۆی سەوزایی تیا بووە بە تەسویر و بەین پیشانمان داونەتەوە سەوزایەکان هەمووی لەناو بردووە جارێکی تر سەوزایەکە سەری دەرێناوەتەوە دیسانەوە شەم لەنایان بردوێتەوە ئیشێکە کارگەکانی چەولمەیکەن ئەو دارستانانەی سەرڕووباری سیروان ئەسووتێنن دارەکانی زۆر جار ئەفرۆشتنەوە بەوانەی کە مەطعەم و برژاندنی ماسی وانیان هەیە لە ناو شارەکانە و ئەو دارانەشی کە سەوزە بنەوە بچووکن هێشتا باڵایان بچووکەوەی نەبووە ئەچن بە حەفارە یەک خەتیلی ئەگرن بۆی سەر دەرنێنێتەوە کە حکومەت بڵێ ئەوە سەوزایە ئیشی تیامەکە لەبەرەوە هەمووی بێتە زۆنی خۆیان و هەمووی بێتە زۆنی بۆی ئەوان بتوانین ئیشی تیا بکەن هەموو ڕووبارەکەیان لەناو بردووە و هەموو ڕێڕەوەکەیان گۆڕیوە و ئەگەر بەو شێوە بەردەوام بن تەکیدم ینی لە 2 ساڵی ئایندەیە ڕەنگە کە لار ئاوێکی نەبێ بە خواردنەوە ئەم ساڵ کە با بڵین ڕادێکی زۆر وشکە ساڵی و بەشێک لە جوتیاران با بڵین ناچن بە دەوری زەوی کشتتوکاڵەکانە و کە ئەزان بەرهەمێنیە نایچێنن بەرهەمی کشتتوکاڵی ناچێن بەچیوە خەریکە بن جوتیاران دیارە ئەم ساڵ وەکو ئەیبینی جەنابتان لێرەن کەمترین کشتتوکاڵ کراوە ینی بەهۆی ئەوەی ئاو کەمە ئەم ساڵ ناوچەی گەرمیان کانی کە بە باران بەراوە و ئەوەی گەنم و دانەوێڵە بێت لە 100 تا 100 سفر بوو گەرمیان تەنها ناوچە ئاوەکان نەبێ کە نێزک سەر ڕووباری سیروانە ئەو جوتیارانێکی کە پاشەکشیان کردووە بەشێکی زۆری عەرزەکان هەروە بە بەتاڵی ماوەتەوە ئێستاکە لە ماڵ دانیشتون هەندێکی خەرکی کریەکاریە و هەندێکی خەرک ئیش و کاری ترا ینی ڕێژەیەکی زۆر خەڵک ئەمساڵ لە کشتتوکاڵ پاشەکشەی کردووە ئەمیش هۆکارەکەی ئەوەیە کە ئاوی ڕووباری سیروان بە تەواوەتی دابەزیوە یعنی لە 100 تا 80 ئاوی سیروان کەمی کردووە یعنی ئەو ئاوەی کە ئێستا لە سیروان هەیە بەقەدەر ئەم جۆگەیە کە ساڵی ڕابردووم کاتە بەلای مەتیاپەڕی هۆکار چی بوو کاریگەریەکانی پرۆژی ئاوی گەرمەسێر کە لە وڵاتی ئێران ئەمساڵ با بڵێن چۆتە ئاو گلدانەوەی ئاو ئەمساڵ کە با بڵێن تا ڕادێک لە گەرمیانیش لە زۆربەی ناوچەکانی تری هەرێمی کوردستانی شوشکە ساڵی سەری هەڵداوە هۆکار چی بوو کە ئەو نەخێرا کاریگەریەکانی بەتایبە لەسەر ژینگەی گەرمیان دەرکەوت ئایا کەمی بەست و بەنداوەکانە یاخود وشکە ساڵیەکەیە بە ڕادێکی زۆر خۆی بۆ هەردوو هۆکارەکە گەڕێتەوە یەک بەهۆی ئەو بەنداوانەوە دوو بەهۆی وشکە ساڵێەوە ئێران خۆی کێشەی وشکە ساڵی هەیە یان کێشەی بە بیابانبوونی هەیە و کێشەی کەمی بارانی هەیە خۆی بەنداوەکان دروستەکرێن لە هەموو وڵاتەکانە بۆ دوو هۆکارە گەڕێتەوە بە تایبەتی ئێستاکە بەهۆی گۆڕانکاریەکانی کەشوهەوە کەوای کردووە ڕێژەی ئاودا بەزیێت هەروەها ڕێژەی بارانبارین کەم بێتەوە بۆیە وڵاتەکان خۆیان زیاتر پێویستیان بۆ ئاوە ئێستاکە بۆیە ئێران دەستی بر بۆ ڕووبارە نێودەوڵەتیەکان و ئێستاکە ڕووبارە نێودەوڵەتیەکانی ئیستیغلال کردو بە تایبەتی و ڕووبارانەی کە هەڵە نێوان عێراق و ئێرانە و توانویەتی تا ڕادەیەکی زۆر بوژانەوە بە کشتتوکاڵی وڵاتەکەی بداوە ئێران عێراق وەکو وڵاتێکی وەکو بازارێکە بینێ بە تایبەتی هەرێمی کوردستان وەکو بازارێکی گەورە بۆ خۆیە بینێ بۆیە ئەوەیە لە ڕووی ئابووریشەوە بتوانێت کۆنتترۆڵی هەرێمی کوردستان بکات چونکە ئەو ئاوە بۆ کشتتوکاڵ بەکارهێنێەوە دواتر ئەو شتومەکە کشتتوکاڵێنە ئەتێرێتە ناو وڵاتی ئێمەوە ساغیەکاتوە لەیرە و لە هەردوو لاکەوە خۆی خانجازی کرێ و ئێمە بێسوود دەبین لە هەموو شتێک کارگەکان ئەوەی من بزانم لە ساڵی 2010 چەند جارێ بە چەند وەجبێ ئیشی تیا کراوە لە ساڵی 2014 دارێک گەرمان کۆنووسێکی کردووە و لە کۆنووسەکە بڕیاردراوە هەنێکیان بگوازرێنەوە بۆ چەمەوەرزەکان لە ساڵی 2009 ئێمە دوای دانیشتنمان و دوای ماوەیەک لە کەمپینەکە دانیشتینەوە لەگەڵی دارێک گەرمیان ئەوان دیسانەوە هەرپیان باش بۆ هەنێکیان بگوازرێتەوە بۆ چەمەوەرزەکان دیسانەوە لە هەفتەی پێشوو جارێتتر دانیشتینێتەوە ئەم جارە بە تەواوەتی بڕیاردراوە هەموو کارگەکان هەر هەمویان لە ماوەی حوتمانگی ئایندا بکرێن بە کەسارە تا ئەو کاتەیەکەوە جەرموتە گەورانەی کە لەسەر سیروان دروستیان کردووە کە هیچ چاڵەکانی سیروانە بێ چاڵەکانی پێپڕکەنەوە تاکەوە جەرموتەکان لە ناوە بن دوای ئەوە هەر هەمویانە بێ بگوازرێنەوە لەسەر سیروان تاکە حەلیە بۆ کارگەکانی چەولم ئەوەتانێ لەسەر ڕووباری سیروان ئیش نەکەن ئەگەر بتوێت کەلار ژیانی تیا بمێنێەوە ئاوی سیروان بگاتە سەدی حەمرین و 2,700,000 خەڵک لە خوار بەنداوی دەربەنی خانەوە ژیانیان نەکەوێتە فەتارەتەوە لە بێ ئاویە ئەبێ کارەکانی چەولم لەسەر ڕووباری سیروان لابێ پێویستان بە چی هاوکارێکی حکومەتە پێویستە حکومەت چی بۆ جوتیاران بکات بەڵێ حکومەت دیارە لە ساڵانی ڕابردوودا لە ماوەی 30 ساڵی حکومڕانیدا ئەتوانم بڵێم
لە سەدە دەی بایەخ بە کەرتی کشتتوکاڵ درراوە ئەم کەرتە کە کەرتێکی گرنگە کەرتی کشتتوکاڵ بە هەموو شێوەیەک فرامۆش کراوە لە کابینەیەک بەدۆیەکانی حکوومەت هێرێمی کوردستان کەرتی کشتتوکاڵ بە شێوەیەکی بەرچاو پشتگوێ خراوە بەڵام ئەوەی جێگەی دەستخۆشی بوو لە کابینەی پێشووە کە بەڕێز عەبدولستار مەجید وەزیری کشتتوکاڵ بوو بایەخێکی زۆری بە کەرتی کشتتوکاڵدا ئەتوانم بڵێم لە ماوەی 30 ساڵی حکومڕانی کوردیە بەقەدەر ئەو ساڵی کە کاک عەبدولستار مەجید وەزیری کشتتوکاڵ بووە ئەو نەبایەخ بە کەرتی کشتتوکاڵ نەدراوە بەڵام بەداخەوە ئەویش نەیتوانی لەسەر پێی خۆی بۆستی بەردەوامێت چکەم حکوومەت هاوکاری وەزارەتی کشتتوکاڵی ناکرد ئێستاکە باس لەوە کردە بایەخە دێنە بە کەرتی کشتتوکاڵ و بەرهەمی ناوخۆ پەرە پێدەین و کاکە ئەمە بەرهەمی ناوخۆ بەوە چارەسەر نایەتەوە بڕۆی چونورەکانی ئێران دابخەیت و نێڵی بەروبوومی خۆماڵی بێتە ناوە هەم لە هەمان کاتە هەم هیچ پلانێکی ترت نییە بۆی بەرهەمی ناوخۆ پڕۆ بکرێ کەرتی کشتتوکاڵ بەوە ئەبژێتەوە منۆکو جووتیارێک پێویستم بە پارەی جووت هەیە پێویستم بە مەوادی سەماد هەیە کە بیکڕم بۆ کشتتوکاڵەکەم ئێستاکە یەک فەردە مەوادی کیمیایی کە کیمیایی پێڵێن و سەمادی پێڵێن 27,000 دینار لە نەوعێکی تری هەیە 30,000 دینارە یعنی جووتیارێک ڕۆژانە 3 ڕۆژ بەروبوومەکەی بچنێ 40,000 نایە ئەی بدەدە کیمیایی ئەیچی بخاتە گیرفانی ئەیچی باتە ماڵ و مناڵەکەی یعنی بەڕاستی کەرتی کشتتوکاڵ لە وڵاتی ئێمە زۆر لە پاشەکشایە ئەگەر بایەخ بە کەرتی کشتتوکاڵ بدرایە ئێستا لە هەرێمی کوردستان تەنها پشت بە موچە و داهاتی نەوت نابەسرا ئاوا ڕۆژی خەڵک بەم ڕۆژە ناگەیشت ئەبێ حکوومەتی عێراق بە وساتەتی چەند لایەک بتوانێت لەگەڵ حکوومەتی ئێرانە دانشێ بۆ ئەوەی مافی بە شەعاوی خۆمان وەرگین لە ئێران ئەمە ڕەنگە حکوومەتی عێراق ئیساکە نتوانێت بیکەوە ئێران ملکەچی بڕیارەکانی عێراق ڕەنگە نەبێت لە ئێستادا بەڵام ڕێگەی ترەوەتانی عێراق سکاڵات لەسەر ئێران تۆمار بکە ئەمیش ڕەنگە حکوومەتی عێراق ئیساکە نتوانێت چونکە حکوومەتی عێراق خۆتان نەزان ئیساکە بۆتە بەشێک لە حکوومەتی ئێرانی بەڵام ئەوەی ئەمێنێتەوە ئێمە شتێک بکەین بەناوی خۆ گونجاندنەوە واتە ئەو سیلەسەتەی کە هەیمانە بە تایبەتی لە ڕووباری سیروان خۆمان لەگەڵ ئەو ڕێژەیە بگونجێنین و ئەمە پێویستی بە ڕێخستنی ڕووبارەکەیە واتە ئەو زیادڕۆوێنەی کە هەر لەسەر ڕووبارەکە لای ببین بتوانین ئەو سیلەسەتە وەکو خۆی وەریگرین و بتوانین ئاوەڕۆی یان پاشەڕۆی ئاو بکەینە سەرچاوەیەک بۆ ئەوەی پاڵاوتنی بۆ بکەین و دووبارە بەکاری بهێنەوە ئەمانە ڕێگەی زۆر ئێمە توانین سوودی لێ ببینین هەروەها یەکێک لەو ڕێگایانە کە ئێمە پێویستە بیگرینە بەر لە ڕووی کشتتوکاڵیەوە پێویستە ئێمە پشت بە شێوازی ئاودێری نوێ بەستین وەکو دڵۆپاندن و پرشاندن کە بەداخەوە تا ئێساکە لە وڵاتی ئێمەیە وەکو پێویست پشتی پێ نەبەستراوە ئەگەر ئەم شتانە ئەنجام بدەین من تاکیدم لەوەی ئەو سیلەسەتە ئەتوانین وەکو خۆی وەرگرین وەتوانین زۆربەی کێشەکانی هەرێمی کوردستان هەروەها بە تایبەتی لە ناوچەی گەرمیانە چارەسەر بکەین و بتوانین هاوسەنگی ئاو تا ڕادەیەک ڕابگرین.